سڵاو ئەم کاتتان باش هەواڵ کولتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتا سەردێڕەکان. پێشەنگەی فۆتۆگرافی دەرگا لە سلەیمانی کۆتایی هات. خەڵاتەکانی بیلبۆرد لە لاس ڤێگاس دەستی پێکردووە. دووبارە سڵاو. ئێواری ئەمڕۆ لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە شاری سلەیمانی پێشەنگەی فۆتۆگرافەری سۆران عەبدوڵڵا نەخشبەندی کۆتایی پێهات. سۆران عەبدوڵڵا نەخشبەندی لەبارەی پێشانگاکەیەوە باین ئارتی ڕاگەیاند. لەم پێشانگەیەدا ویستم لە ژێرناوی دەرگا لەسەر کۆمەڵێک دیمەنی کەم دیت بکەینەوە. لە پێشانگاکەدا 15 دیمەنی جیاواز و 15 دەربڕینی جیاواز بۆ ژیان لەلایەن فۆتۆگرافەرەوە نەمایشکرا بوو. سۆران عەبدوڵڵا نەخشبەندی هەڵگری خەڵاتی نێودەوڵەتی سێمی کاپا و چەندین خەڵاتی تری بواری فۆتۆگرافیە. ئەم پێشەنگایی من پێگاتووە لە 15 فۆتۆ لە ڕاستیە لە چوارچێوەی فستیڤاڵی کولتوری ساڵانەی زانکۆکەمان زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە قرگا بەڕێوەمان برد. پێشەکی زۆر بەسپاسەوە بۆ هەموو سەرۆکایەتیەکان سەرۆکایەتی زانکۆی گەشەپێدان و سەرۆکایەتی بەشی زمانی ئینگلیزی کە بەڕاستی زۆر هاوکار بوون لەو مەجاالەیە. بەنسبەتی پێشەنگاکەشەوە پێنجەمین پێشەنگای تایبەتی منە لە کوردستان کردومەتەوە. پێگاتووە لە 15 فۆتۆی ڕەشوسپی لە ڕاستیا لە کۆمەڵێک بواری جیاوازە لە فیگەر و پۆرتریت و لانسکەیپ و بە جۆرێک لە جۆرەکان لە ستایلێکا کۆ بوونەوە کە ئەویش پێش هەموو شتێک ڕەشوسپیە و پۆرترەیە. لەمەوەی ڕابردوودا کتێبی ژیانی سیاسی لە باشووری کوردستان لە 1975 بۆ 1991 سەرهەڵدانی ڕەوتی سوسیالیستی و دروستبوونی حیزبی سوسیالیستی کوردستان وەک نمونە کەوتە بەردیدی خوێنەران. سەلام عەبدولکەریم نووسەری کتێبەکە لە پێشەکی کتێبەکەیدا دەڵێ گرنگی و بایەخی لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە لەوەدا خۆی دەبینێتەوە کە لێکۆڵینەوەی زانستی لەسەر ڕوودا و مێژوویەکانی ئەو قۆناغا لە 1979 تا 1991 بەگشتی و لەسەر ژیانی سیاسی و پارتە سیاسیەکان و دروستبوونی ڕەوتی سوسیالیستی و حیزبی سوسیالیستی کوردستان بە دیاریکراوی وەک یەکێک لە ڕێکخراو و پارتە سیاسیەکان لە باشووری کوردستان نەکراوە. بۆ قسەکردن لەسەر گرنگی ئەم کتێبە و چۆنیەتی هەڵبژاردننی ئەم بابەتە ئێستا لە ڕێگای هێڵی تەلەفۆنەوە مامۆستا سەلام عەبدولکەریم نووسەری کتێبەکەمان لەگەڵدایە. کاک سەلام ئەم کاتت باش؟ باش. زۆر سپاس. گرنگی ئەم لێکۆڵینەوەی لە چیدایە و بۆچی گرنگە ژیانی سیاسی و سەرهەڵدان و دروستبوونی حیزبێکی سیاسی ببێتە بابەتی لێکۆڵینەوەیەک؟ بەڵێ بێگومان ڕووداوەکانی دوای ڕێکوتنامەی جەزایری ساڵی 1975 کاریگەری ڕاستە خۆی لەسەر گۆڕەپانی سیاسی لە باشووری کوردستان و دروستبوونی چەندین هێزی سیاسی تر لە دوای پارتی دیموکراتی کوردستان هەبووە. بەتایبەتی بە دیاریکراویش لە نێوان ساڵانی 1970 بۆ 1990 کۆمەڵێک ڕووداوی گرنگ لە نێو جوڵانی ڕزگاریخوازی کوردی ڕوویداوە کە هەموو ئەوانە بوون بە مێژوو و پێویستیان بە لێکۆڵینەوە و بە دیراسەکردنی ئەکادیمی هەیە بۆ ئەوەی کە ڕاستی ڕووداوە مێژوویەکان بخرێتە ڕوو چکە لەو خۆناغا جوڵانی ڕزگاریخوازی کورد کۆمەڵێک ڕووداوی گرنگی تیا ڕوویداوە لە دروستبوونی پارتە سیاسیەکان و سەرهەڵدانی ڕۆکی سیاسی و بەتایبەتی ڕۆکی سۆسیالیستی و ئاراستەی سۆسیالیستی لە نێو جوڵانی ڕزگاریخوازی کوردی و بە دیاریکراویش حیزبی سۆسیالیستی کوردستان و هەروەها سەرهەڵدانی دروستبوونی کاری بەری لە کوردستان بەرەکانی جود و جەوقەت و هەروەها سەرهەڵدانی شەڕی نەخۆی ساڵانی هێشتاکان 82 بۆ کۆتایی 84 و هەروەها پرۆسی ئاژبوونەوەی گشتی و هەروەها دروستبوونی بەری کوردستانی و دوای ئەوەش کارەسەتەکانی کیمیاباران و ئەنفال لە تاگاتە ڕاپەڕین و توێژی نێوان بەحس و بەری کوردستانی بێگومان هەمووانە ڕەتێک لە ڕووداوی سیاسین لە باشووری کوردستان و تأثیراتیان لەسەر بارودۆخی ئێستاش هەیە چکە بەشێک لە ڕوانگەی مێژوویەوەی کە بەشێک لە ڕووداوە مێژوویەکان پێکەوە هاوبەشن و کاریگەریان لەسەر یەکتری هەیە بۆیە ئەو بابەتە ژیانی سیاسی لە باشووری کوردستان و بەتایبەتیش ژیانی سیاسی پارتەکان و بە دیاریکراویش حیزبی سۆسیالیستی کوردستان یەکێک لەو بابەتانەیە کە هەڵئەگرێت دیراسی لەسەر بکرێت لە ڕووی سەرهەڵدانی ئاراستەی چەپ و ئاراستەی سۆسیالیستی و هەروەها تەسیرات و پێگە و بەشداری و بەڵێ مامۆستا پێشتر چەند هەوڵێک هەبووە بۆ نووسینەوەی ئەو خۆناغی مێژووی سیاسی کورد لە باشووری کوردستان. جیاوازی ئەم هەوڵەی ئێوە لەگەڵ ئەو هەوڵانەی پێشتر لە چیدایە؟
بەڵێ خۆی جیاوازی هەوڵەکە لەوایە ئەمە توێژینەوەیەکی زانستیە ناوی ماستەرە و دیار ئەو بەشێک لەو هەوڵانی کە نووسراونەتەوە زیاتر یاداشتی کەسایەتە سیاسەکانن کە بێگومان هەموو ئەوانە لە ڕوانگەی تایبەتی خۆیان لە بەرژەوەندی ئەو گروپی هێزە سیاسەکانی کاریان تا کردووە نووسیرانەتەوە و ئیشی ئەکادیمیا بە تایبەتی ناوەندێکی زانستی و کوزانکۆ ئیشی ئەوەیە کە لە ڕوانگەیەکی زانستی بێلانەوە دیراسە و توێژینەوە لەسەر ئەو ڕووداوانە بکە کە لەو لە فترەیەکی دیاری لە خۆناغێکی دیاریکرای مێژووە ڕوویداوە کە بەشێکی زۆری و سەرچاوانەی من پشت پێبەستون لە نووسینەوەی و توێژینەوەیە بەشێکی زۆریان ئەو نامە و کەرەستە یاخود ماتریاڵە خاوەکانن کە لە ڕێگەی نامە و بەڵگەنامە و بەیاننامە و ڕوونکردنەوە شتانەوەی کە تۆنداوە ئیشی لەسەر بکرێت و گرنگەکەی لەوایە کە ئەمە نامەی زانکۆ نامەی ماستەرە و بەرچاوڕوونیە خاتە بەردەمنەوەی ئێستا بۆ زانینی باردەوە ئەو ملانی کە ئێستا لە عالەمێنان هێزەکانەیە بەگەڕانەوە بۆ ئاشنابوون بۆ ڕووداوانی کە لە چەند ساڵی ڕابردوو بەتایبەتی لە دوای ڕێکوتنامەی ئازاری 1975 تاوەکو ساڵی 1991 زۆر سپاس مامۆستا بۆ تۆ کە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵ بەرنامەی ئەمشەمان بووی. سپاس بۆیەوەش خۆشحاڵم. زۆر سپاس. بۆن زەوەی نوێترین ئەلبۆمی کچە هونەرمەند لێدی گاگایە لە هەنگاوێکدا بۆ بانگەشەکردن بۆ ئەڵبەنەوەیەکەی دوێنێ لە شاری مەنهەتەن لێدی گاگا لا نزیکەوە چاوی باشقاین دەنگی کەوت و واژۆی لەسەر ئەلبۆمەکەی بۆ کردن. ڕوبی ڕێت کە یەکێکە لە هەوادارەکانی دەنگی گاگا دەڵێت هەموو ڕۆژێک ڕوونادات گاگا ببینیت بۆیە زۆر خۆشحاڵم هیوادارم بتوانێت ئیمزایەکم بۆ بکە. سکۆت یەکێکی ترە لە هەوادارانی گاگا و دەڵێت ئەگەر ئیمزایەکم بۆ بکە لەشم دەکەم بە تاتۆ. لێدی گاگا لە ئەمریکا و جیهاندا لە دوای مایکل جەکسۆنەوە زۆرترین جەمەوەری هەیە. دوای 5 ساڵ وەستان خەڵاتەکانی بیلبۆرد بۆ موزیکی ئەمریکی لە شاری لاس-ڤێگاس دەستی پێکردووە. تایلەر سویفتی گۆرانیبێژی پۆپی کەنتری بووە ئەستێرەی شەوی خەڵاتەکان و بۆ وەرگرتنی 7 خەڵات کاندید کرا. هاوکات فێرجی ئەندامی بلاک ئاید پیس و گروپەکەی لە ڕێوڕسمەکەدا ئامادە بوون. گروپەکەی فێرجی گۆرانەکەیان پێشکەش کرد و هەروەها ناوبراو نەیشاردەوە کە زۆر خەمی بووە لە گۆرانەکەیدا هەڵە بکەن. سەرەڕای ئەمانە چەندین هونەرمەندی ناسراوی تر ئامادەی ئەو نمایشە تایبەتە بوون. لەوانە ماری جێ بلیز و نیۆن کێلی ڕۆلاند و نیل دایلمنت. جێتلی ئەکتەری بەناوبانگی چینی جارێکی تر دەگەڕێتەوە دنیای فیلمی ئاکشن. گەڕانەوەی جێتلی لە کاتێکدا دێت کە پێشتر نابراو ڕاگەاندبوو جارێکی تر لە هیچ فیلمێکی ئاکشندا بەشداری ناکات، بەڵام لی دەڵێت ئەمە یەکەم فیلمی سەرڕەهەندی چینیە بورە خراپم کرد. سێڕەهەندی زۆر باش. دوای 5 ساڵ وەستان خەڵاتەکانی بیلبۆرد بۆ میوزیکی ئەمریکی لە شاری لاس-ڤێگاس دەستی پێکردووە. تەلەر سویفتی گۆرانیبێژی پۆپی کەنتری بووە ئەستێرەی شەوی خەڵاتەکان و بۆ وەرگرتنی 7 خەڵات کاندید کرا. سەرچە. بۆن زیزوەی نوێترین ئەلبۆمی کچە هونەرمەند لێدی گاگایە
لە هەنگاوێکدا بۆ بانگەشەکردن بۆ ئەلبۆمە نوێیەکەی دوێنێ لە شاری مانهاتان لێدی گاگا لە نزیکەوە چاوی باشقانی دەنگی کەوت و واژۆی لەسەر ئەلبۆمەکەی بۆ کردن. ڕوبی ڕید کە یەکێکە لە هەوادارەکانی دەنگی گاگا دەڵێت هەموو ڕۆژێک ڕوونادات گاگا ببینیت، بۆیە زۆر خۆشحاڵم، هیوادارم بتوانێت ئیمزایەکم بۆ بکات. سکۆت یەکێکی ترە لە هەوادارانی گاگا و دەڵێت ئەگەر ئیمزایەکم بۆ بکات لەسەر لەشم دەیکەم بە تاتۆ. لێدی گاگا لە ئەمریکا و جیهاندا لە دوای مایکل جەکسۆنەوە زۆرترین جەماوەری هەیە. بەڵێ قورگم زۆر ویشکە، قورگم زۆر ویشکە. باش. بەڵێ. بۆ زیزوەی نوێترین ئەلبۆمی کچە هونەرمەند لێدی گاگایە لە هەنگاوێکدا بۆ بانگەشەکردن بۆ ئەلبۆمە نوێیەکەی دوێنێ لە شاری مانهاتان لێدی گاگا لە نزیکەوە چاوی باشقانی دەنگی کەوت و واژۆی لەسەر ئەلبۆمەکەی بۆ کردن. ڕوبی ڕید کە یەکێکە لە هەوادارەکانی دەنگی گاگا دەڵێت هەموو ڕۆژێک ڕوونادات گاگا ببینیت، بۆیە زۆر خۆشحاڵم، هیوادارم بتوانێت ئیمزایەکم بۆ بکات. سکۆت یەکێکی ترە لە هەوادارانی گاگا و دەڵێت ئەگەر ئیمزایەکم بۆ بکات لەسەر لەشم دەیکەم بە تاتۆ. لێدی گاگا لە ئەمریکا و جیهاندا لە دوای مایکل جەکسۆنەوە زۆرترین جەماوەری هەیە. دوای 5 ساڵ وەستان خەڵاتەکانی بیلبۆرد بۆ میوزیکی ئەمریکی لە شاری لاس ڤێگاس دەستی پێکردەوە. تایلەر سویفتی گۆرانیبێژی پۆپی کەنتری بۆ ئەستێرەی شەوی خەڵاتەکان و بۆ وەرگرتنی 7 خەڵات کاندید کرا. هاوکات فێرجی ئەندامی بلاک ئاید پیس و گروپەکەی لە ڕێوڕسمەکەدا ئامادە بوون. گروپەکەی فێرجی گۆرانیەکیان پێشکەش کرد، بەڵام ناوبراو نەیشاردەوە کە زۆر خەمی بۆ لە گۆرانەکەیدا هەڵە بکات. سەرەڕای ئەمانە چەندین هونەرمەندی ناسراوی تر ئامادەی ئەو نمایشە تایبەتە بوون، لەوانش ماری جەی بڵیج و نەیۆن کێلی ڕۆلاند و نیل دایمەند. جێت لی ئاکتەری بەناوبانگی چینی جارێکی تر دەگەڕێتەوە دنیای فیلمی ئاکشن. گەڕانەوەی جێت لی لە کاتێکدا دێت کە پێشتر نابراو ڕاگەیاندبوو جارێکی تر لە هیچ فیلمێکی ئاکشندا بەشداری ناکات، بەڵام لی دەڵێت ئەمە یەکەم فیلمی سێڕەهەندی چینیە بەرهەم دەهێنرێت، بۆیە نەمتوانێت داوای دەرهێنەرەکە بشکێنم کە کاتێک داوای کردبوو بەشداری تێدا بکەم. سوی هارگ دەرهێنەری فیلمەکە دەڵێت لەگەڵ جوانی چیرۆکدا دەبێت ڕۆڵی تەکنۆلۆژیا پێشکەوتوو لەبیر نەکرێت. سو پێی وایە سینەمای چینی پێویستی بە بەرهەمهێنانی فیلمی سێڕەهەندی هەبووە. فیلمەکە 35 میلیۆن دۆلاری تێدەچێت و لە مانگی دەسەمبەری ئەمساڵ هەموو کارەکانی تەواو دەبێت و ئامادەی نمایشکردن دەبێت. 我觉得非常开心，有机会去拍一部3D。那么，因为电影人都充满着梦想，那跟一个有梦想的导演去拍，就是非常非常有意思。بەڕێزان هەواڵ کولتورەکانتان پێشکەش کرا بەختەوەر بن.